بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه. جماوەری مسلمانی هەرێمی کوردستان حەزم کرد لە دوا ساتەکانی بەر لە دەستکردن بە پرۆسەی دەنگدان و هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان چەند پەیامێکی کورتان بە پوختی و بە گوشراوی ئاڕاستە بکەم. یەکەمیان ئەوەیە کە لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا لە 2018ەوە تا ئەم ساڵ دەبێت سەرنج بدرێ دەسەڵات چی کردووە لەگەڵ خۆپێشاندانی خەڵک، مامۆستایان، پزیشکان، قوتابیان، موچەخۆران، ناڕزایی دەربڕینی کاسبکاران، هەموو توێژەکان. بەڵام ئایا ئەو دەسەڵاتە، ئەو حکومڕانانە ئاوڕیان لە خەڵکدایەوە، ئاوڕیان لە ناڕزایی خەڵکدایەوە؟ ئێستا دەرفەتە خەڵک تۆڵەی خۆی وەربگرێتەوە، سزای ئەو کەسانە بدا کە خۆیان کردو بە کەڕەی شەربەت، دەنگی کەس نابیستن، نەگوێ لە بانگی حەقی خوا دەگرن، نەگوێ لە ئاهوو ناڵە و ناڕزایی خەڵک دەگرن. یەک. دوو، هەروەکو هێزە چەکدارەکان، پێشمەرگە، زێڕەبانی، پۆلیس، ئاسایش، ئەوانی دیکە، وا هەست دەکەم بوێرانە دەنجیان داوە بە بەڵگەی ئەوە کە ڕێژەیەکی زۆر لە دەنگەکان پوچەڵ کراونەوە. بە تەکید ئەو دەنگانە کە پوچەڵ کراونەوە، ئەوانی کە دەنجیان داوە دیارە دەرفەتیان نەبووە بە دڵخواستی خۆیان دەنگ بدەن، بۆیە کە ناچار کراون. بیستومانە جاری وە هەبووە مۆبایلیان بردۆتە ژوور، یاخود کەسێک کە بەرپرس بۆ لەوێ واداری کردوون، ئیجباری کردوون دەبێت تۆ وێنەکەمان بۆ بگری، کە ناچاریان کردوون بەوە دەنگیان داوە، بەڵام دوای پوچەڵیان کردوێتەوە. کەواتە با خەڵک و جەماوەریش بەگشتی چاو لە هێزە چەکدارەکان بکەن، تەعبیر بکەن لە ناخی خۆیان و با گوێ نەدەنە ترس و لەرز. ئەمە ڕۆژێکە ڕۆژی دیکەی بەدوادادێن، پێشەچیەکە ئەنجامی دیکەی بەدوادادێن. سێ، بەنسبەت خەڵکی هەڵەبجەوە، هەڵەبجەیەکان، مسڵمانانی شاری قوربانی دەری هەڵەبجە، چیمیایی بارانکراوی هەڵەبجە، لێرەوە دڵسۆزانە پێتان دەڵم، ئەگەر دەتانەوێ کە ئێستا هەڵەبجە خانوە کەلاوەکانی ئەگەر زیاتر نەبن، ڕەنگە کەمتر نەبن لە خانوە ئاوەدان کراوەکانی، کە زۆر کەسیش هەر بە ڕەنجی شانی خۆی خانوەکانیان ئاوەدان کردوونەوە. ئەگەر دەتانەوێ شارەکەتان هەروە بە کەلاوەی بمێنێتەوە و دەتانەوێ هەر بە ناو پارێزگا بێ، وەکو دەسەڵات تەنیا بۆ بانگەشە و تەنیا بۆ مزایدەی سیاسی ناویان لێ ناوە پارێزگا، ئەگەر نا لە ڕووی نێوەڕۆکۆ تا ئێستا نەبووتە پارێزگایکی ڕاستەقینە. ئەگەر ئاواتان دەوێت هەر دەنگ بەوانە بدەن کە بەو شێوە مامەڵەیان لەگەڵ شارەکەتاندا کردووە، ئەگەر نا شێوەی دەنگدانەکەتان بگۆڕن و پارێزگاری بکەن لە ناسنامەی ئیسلامی مسڵمانەتی شارەکەتان و دەڤەرەکەتان. چوار، بەنسبەت خەڵکی بادینانەوە دەڵێم، خەڵکی ئازای بادینان، ئێوە بازی زۆرتان داوە بۆ شکاندنی تەوقی کۆیلایەتی و بەندایەتی کە بە ملتان داکراوە، دەستخۆشیتان لێ دەکەم، بەڵام ماویەتی هەوڵدەن، ئەمە دەرفەتێکی باشە هاتۆتە پێش، هەوڵدەن زیاتر ئەو تەوقە بشتێنن و ئەوەی کە ناچار و وادارتان دەکا تەنیا بەو شێوێ ڕێبکەن و بەڕێوە بچن کە ئەو دەیەوێ بزانن کە پیرۆزترین شت لە مرۆڤدا کە بریتێت لە ئیرادە ویستی ئەوەی لێزەوت کردووە. ڕازی مەبن چی دیکە ئیرادە ویستان لێزەوت بکرێ، ئازاد بن. خوا مرۆڤەکانی ئازاد خوڵقاندووە، خوا ڕێزی لە مرۆڤەکان گرتووە، مرۆڤیش دەبێت ڕێزی خۆی لە خۆیدا بپارێزێ. هەروەها پەیامی پێنجەمم، یەک دەنگیش بۆ ماوەی بەهێزتر، ئەلباقی الئەقوا، جاریوە چارەنووسی کورسێک یەکلایی دەکاتەوە. بۆیە ئاگادار بن، وریا بن، بچن بۆ دەنگدان، باش دەنگ بدەن. هەر کەسێک کە دەیەوێ نوێنەرەکەی کە دڵخواستی خۆیەتی بینێرێتە پەرلەمان با کەم تەرخەمینەکە لە دەنگداندا. پەیامی شەشەم و کۆتاییشم ئەوەیە، هەموو ئەو براو خوشکە مسڵمانانەی کە ڕەخنەیان هەیە لە دەنگدان و لە هەڵبژاردنەکان، لیان دەپرسم بەدیلتان چییە؟ ئەڵتەرناتیڤتان چییە؟
ئەوەندە بەس نییە تۆ بڵێ ئەوە ناشەرعی ئەی زەحمە نەبێ شەرعیەکە چییە؟ بۆ زانیاری هەموو لایەکیش دژایەتیکردنی هەڵبژاردنەکان، دژایەتیکردنی گەڕانەوە بۆ ڕای خەڵک کە ئەمە برنچینەیەکی قورئانیە. هەموو دواندنەکانی خوا بە یا ئەیوهە الناس دەست پێ دەکەن، یا ئەیوهە الذین ئامنوا، یا ئەیوهە الئینسان، دەبێ گەڕێن بۆ ڕای خەڵک. ئەگەر نا بەدیل بۆ ئەوە بریتێ لەوەی ئەو حکمڕانیەی کە دەکرێت خۆی بمێنێتەوە. ئەو بیرۆکەیە لە کەنداوەوە هاتووە، لەو شوێنەی کە حکمی میراتی و بنەماڵەیی لێ، لەو شوێنەی کە عیباد و بیلاد بەهی خۆیان دەزانن. دەبێ ئەو کڵاوەمە نەچێتە سەر. ئەوە هیچ پەیوەندی بە ئیسلامەوە نییە. کاکە دەنگدان ناشەرعیە، هەڵبژاردن ناشەرعی، زەحمەنی بە شەرعیەکە چییە؟ ئەی پێغەمبەران سەڵات و سەلامی خوایان لەسەر بێ هەتا ڕەوایەتیان لە خەڵک وەرنەگر بێ، بەڵێ ڕەوایەتی خۆیان هەبووە، خوای پەروەردگار بە پێغەمبەری ناردوو، بەڵام تا خەڵک بە شوێنیان نەکەوت بێ و تەئیدی نەکردن، پشتیان نەگربن، خۆ نەیانتوانی واقع بگۆڕن. بە ئەو کڵاوەمە نەچێتە سەر ئەوە ناشەرعی، ئەوە ناشە زەحمەنی بە شەرعیەکە چییە؟ لەوە شەرعیتر کە تۆ گەڕێ بۆ ڕای خەڵک، خەڵکینە دەتانەوێ چۆن بەرپرسانتان چێ بن، چۆن بن، چۆن وڵاتان بۆ ئیدارە بکرێ. بۆیە با واز لەو قسە و بیرۆکانە بهێندرێکە پێچەوانی شەریعەتن و لە شوێنێکی دیکەوە هاتون بۆ ئەم وڵاتە و لە قازانجی حکمڕانانیشدان، لە قازانجی ئەوانەی کە حکمڕانی میراتی و بنەماڵەی خۆسەپاندن دەکەن. ئەگەر ناخوا لە ئاسمان و فریشتەدا نابەزێنێ واقعمان بۆ بگۆڕێ. خۆمان دەبێ عەقڵ و دڵ و ویستی خۆمان بگۆڕین، ئەمجا واقع سیاسی کۆمەڵایەتەکەمان دەگۆڕێ وەکو خوا دەفەرمێ ئین الله لا یغەیر ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. خوا واقعی هیچ کۆمەلگایەک واتە واقعی سیاسی ئابووری کۆمەڵاتی ناگۆڕێ تاکو ئەوان دەرونی خۆیان نەگۆڕین. با ئێمەش ئەو بیر و بۆچوونە هەڵەیە فڕێ دەین بگەڕێنەوە بۆ ڕاستەڕێی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، کە پێغەمبەری خوا هەمیشە ئەگەر وحی بۆ نەهات بێ فەرموویەتی ئەشیروا عەلەیە ئەیها الناس، خەڵکینە پرستان پێ دەکەم چۆن بکەین. ئێمەش دەگەڕێن بۆ ڕای خەڵک، خەڵکینە نوێنەری باشمان بۆ بنێرنە پەرلەمان تاکو لە هەناوی ئەو پەرلەمانە حکوومەتێکی ڕەشید پەیدا بێ و بە شێوەیەک ئیدارەی وڵاتەکە بکات لە قازانجی هەموو لایەکدا بێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاه.